گروپی تالاسیمیا و خاوەن پێداویستیە تایبەتەکانن وەک خۆیان وتیان گروپەکەیان لە 150 کەس پێک هاتووە بەشێکیان کارە دەستیەکانی خۆیان لە پێشانگایەکدا نمایش دەکەن. زۆر پێشانگا بەشداریمان کردیە. دوو ڕۆژە بەردەوام دەبی بەس 6 بە پێشانگا بەشداریمان کردێ تا ئێستا. هیوادارم خەڵباجێکی زۆر هەبی بەردەوام بن خەرک بێتن کە بەردەوام ئیشی خۆمان بدینی. حەزم نەیە هەموو جێک هەموو وڵاتێک هەموو شتێک بۆچی خۆمان بی. گروپێکی کەمەندامی زیاتر لە 150 کەسین داواکارینەوەی کە جەیەکمان بۆ بکرێتەوە یان پارچە عەرزێکمان پێ بدرێ بۆ خۆمان شوێنێک بکەینەوە بۆی بتوانین بەرهەمەکانمان ساغ بکەینەوە، بتوانین ئەو کارانەی کە دەیکەین بتوانین یعنی پیشانی خەڵکی بدەین. لە ئێستادا خەڵکی زیاتر ڕوو لە کاری دەستی دەکات بەڵام ئەگەر شوێنێکمان نەبێ ناتوانین بەرهەمەکان ساغ بکەینەوە. ئەم پێشانگایە بۆ ماوەی 2 ڕۆژ لە نێو پارکی شانەدەری شاری هەولێر بەڕێوە دەچێت و لە بوونە و یادەکانیش وەک دەڵێن بەردەوام دەبن. مەبەستیان دەرخستنی توانای خاوەن پێداویستیە تایبەتەکان و ڕەخساندنی دەرفەتی کارە. ئیشەکەی من کاری دەستیە وەکو پشتێند و کڵاو و تەزبیحی پیاوان و دەستبەند و شتی وایە هەموو نەوعەکمانەیە یعنی نەبڵێم لە بۆ ئافرەتان لە بۆ پیاوانیشمانەیە. خەڵکی بە گرنگیەوە لەم پێشانگایە دەڕوانن و کارە دەستیەکانی ئەم خانمانە دەکڕن و جوانی و دەستڕەنگینی خانمان سەرنجی زۆری بەلای گەشتیاران و خەڵکی ناوچەکە ڕاکێشاوە. بەڕاستی ئەو شتانەی کەوان دروستی دەکەن جیاوازە لەوانەیە کە لە بازار بە ئازری هەیەیان لە دەرەوەی وڵات هاوردە دەکرێتن ئەوانە هەموو کاری دەستن و شتی جوانن کە زیاتر سەرنج لە بۆ شتانی قەدیمی کە ئەوەی مێژووی کورد کە پێشتر باپیرانی ما یان ژنە بەتەمەنەکان کە ئەو شتانەی مەسەلەن دروستکردنی خەناوکەیانە دروستکردنی چاروگ و هێلە گۆوانێ کە لەسەر شێوازی قەدیم دەسینین وانە بەڕاستی جێگای دەستخۆشیە. داواکاری ئەم توێژە ئەوەیە بازارێکی تایبەت بەخۆیان هەبێت تا بەرهەمەکانیان نمایش بکەن و بەردەوام بن لەسەر کارەکەیان وەک دەڵێن لە شار و شارۆچکە جیاجیەکان ئەندامیان هەیە و داوا لە ڕێکخراونەی دەوڵەتیەکان دەکەن کە پاڵ پشتیان بکەن چونکە خۆیان هەلی کاریان بۆ خۆیان ڕەخساندووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.